ئەم زیاتر دەپرسین لەسەر خوێندنا یاساییان ژینەرینە یاسایی بۆ بڕیارên دادگەها فیدراڵە عێراقê یەن یەک لە دژیەکێ لە دژی هەرێما کوردستانê یەک لە دووفیەکێ گاڤ ئەم دikarin bêjin li dijî herêma Kurdistanê ji hêjayê Diktor Serdar Qadir bi sporê destûrî dipirsim li studiyê mêvanê me ye Diktor Serdar gelek bi xêratiya Kurdistan 24 rîniştina dadgeha fîdral li ser biryareke wisa giring û mezin yani dirêjkirina temenê Perlemanê Kurdistanê xola pêncem bû yek salê nedestûrî ye diyek rûniştina dadgehê û biryar di heman rojê de tu çawa dibînî طبعا بگومان ئەوەی کە ئێستا لە محکمەی فدرالی بەرامبەر بە درێژکردنەوەی پەرلەمانی هەرێمی کوردستان بڕیاریدا پێشتر بڕیاری محکمەی دەستوری خۆیمان هەیە کە بەوانی تری نەوتوە نادەستوریە کە پێشتر پەرلەمانی کوردستان ئەمە یەکەم جار نێ درێژ دەکرێتەوە مەحوتەمین جارە بەڵام گرفتەکە ئەوەیە کە کۆمەڵێک بڕیار کۆمەڵێک قەیرانی یاسایی کۆمەڵێک مواقفی یاسایی لەلایەن حکوومەتی فدرالیەوە دژی هەرێمی کوردستان تەرتیب ئەکرێ بۆ ئەوەی ئەو پەیوەندی کە ئێستا هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغایە تێک بچێت ئەمە بەڕاستی خودی ئێستا بڕیارەکە کە تۆ ئەیبینی خوێندنەوەیکی بۆ بکەی ئەو بڕیاری کە دژی ئەوەی باسەکە پەرلەمانی کوردستان درێژکردنەوەکەی نادەستوریە ئێمە ئەگەر پرسیارێک بکەین ینی ئایا خودی ئەو کەیسە لە سەلاحیەتی حەسری محکمەی فدرالیە بێگومان نەخێرتیان نییە بەڵام ئەو حاڵەتە سیاسی کە لە کوردستانە دروست بوو ئەو وای لێکرد محکمەی فدرالی ئەو بڕیارە بدە یعنی ئەگەر بەهاتە وەزعیەکە کوردستان بەو شێوازە بڕۆشتایە بێگومان وەزعەکەوای لێدا ئەگەر بێت و محکمەی فدرالیش پەرلەمانی کوردستانی حل نەکردایە لەوانە بوو کورد خۆی محاوەڵی ئەو کرا 50 زایدیەک حل ببێت چونکە هیچ پەرلەمانی کوردستان گەیشتە ئاستەنگێک کە ئەو لایەنەی کە دەوری فعلیان هەیە یەکێ لە لایەنەکان بە هیچ شێوەیەک بە هیچ شتێک رازی نییە جاکەواتە پەرلەمان ڕۆڵی پەرلەمان لە کوردستانە ڕۆڵێک بوو کە کاریگەری خۆی نەما بوو و بەهۆی ئەو بەکارهێنانی ینی ئەوەی کە بەرژەوەندی حیزبایەتی زیاتر تەحەکومی لە هاوکێشەکانی ناو پەرلەمانە کرد لە بەرژەوەندی گشتی ئەمەوەی کردبوو کە پەرلەمانی کوردستان ناکارا بێ بەڵام خودی ئەو بڕیارە چەندێن کەلێن و چەندان ئەگەر نای بنێ چەندان تەڵی تێدایە بۆ هەرێمی کوردستان ئەبێ جوان دراسە بکرێت و مووقفێکی دروست لەبارەوە بگیرێت بەڵ دکتۆر کاتە دادگای فدرالی بڕیارەکەیدا بەوەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان خولی پێنجەم نایاسایی بووە واوتی تەواوی بڕیار و کۆبنەوەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانیش باتڵن یەکێ لەو بڕیارانی کە دوجار بڕیاری لەسەرداوە پەرلەمانی کوردستان درێژکردنەوەی کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیە ئێستا چارەنووسی ئەو کۆمسیۆنە چییە؟ بێگومانانی کاتێک کە تۆ ئەو ئەڵێ بنادەستوریە لە ڕۆژی 6 یازەی 2022 پەرلەمانەکەوێتە فەراغێکی تەشریعیەوە کەواتە هەر بڕیارێکی دەرکرد بێت بە پێی بڕیارەکەی دادگای فدرالی ئەو کاتە هەموو ئەو بڕیارانتیش من زمینیم کۆمسیۆنە ئەمە یەکێک بۆ لەو هۆکارانەی کە ئەم ئاماژەی پێداوە لە بڕیارەکەی محکمەی دەستوریە کە باس لەوە ئەکا فەراغێکی قانونی هەبووە فەراغێکی دەستوری هەبووە لە هەرێمی کوردستان لەبەروی کۆمسیۆن کارانە کراوەتەوە لەبەر ئەوەی قانون انتخابات لایەنەکان لێ رازی نەبوون لەبەروی ناسەقامگیری هەبووە هەموو ئەم شتانە لە 6 یانزەوە یەکێ لە سەرەکیەکانی ناو پەرلەمان کە زۆری نەبوو محاوەلەی چارەسەرکردنی ئەمانەی داوە بەڵام بینی نەگەیشتە حاڵەتێکین بێت لەبەرەوە کۆمسیۆن ئەو هەڵبژارنی کێسە ئەکرێ لە کوردستانە ئەبێ بەپێی بڕیاری محکمەی دەستوری لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردننی عراقیەوە بکرێت بەڵام لێرە گرفتەکە ئەوەیە ئایا لە قانونەکەی محکمەی دەستوریە هیچ وادەیەک دیاری کراوە کەس تەکلیف کراوە کە هەستێ بەوەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لەو فراغانی کە لە ناو بڕیارەکەدا هەیە بۆ نمونە کاتێکی ئەماڵین پەرلەمان نادەستوریە باشە پەرلەمان نادەستوری ئەمە بڕیارێک یانیکەوا بۆ ئاماژە بات بۆی کە دەبێت کۆمسیۆنی عراق بەڵام ئایا بڕیارەکەی محکەمە ئاماژەی بۆ کردووە کە ئەبێ کەی هەڵبژاردن بکرێت ئایا لە 11 بە هەمان شێوە پەرلەمان ئەتوانێت خولێکی تری پەرلەمان هەڵبژێرێتەوە ئەمە گرفتەکە لەوەیە بۆیە ئێمە لە بەردەم تەنگیژەیەکی تراین لەگەڵ عێراق ئەویش ئەوەیە بۆ نمونە پۆزەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەڵێ من ئامادە نیم 12 هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان 11 هەڵبژاردنەکان بکەم بۆ لەبەرەوەی هەڵبژاردنێکی تری پارێزگاکانم هەیە هەرچەند لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی پارێزگاکان و ژمارەکان ناکرێت لە 11 بەڵام ئەی باش ئەگەر بێت و 11 نەکرێ ئەیکی پەرلەمان هەڵبژاردننی پەرلەمان ئەکرێ ئەمە پێویستی بە ئیتیفاقێک هەیە
لێرە فراغێکێ انتخابات ناکرێت ئەبێ هەرێمی کوردستان محاولی ئەوە بکات لەگەڵ هەڵبژاردنەکانی پارێزگاکانی عێراقا لە هەرێمی کوردستانیش هەڵبژاردن بکرێت ئەگەر لەو تاریخەیان نەکرێت ئەوە بێگومان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەکەوێتە مانگی 5 تا 15 2024 ئەمەش بەڕاستی مدەیەکی زۆرە ئەمەش بۆ نمونە خودی پەرلەمانی کوردستان خۆی ساڵێکی دانابوو بۆ پەرلەمان ئەنجامدان بەپی بڕیارەکەی محکەمەی فیدرالی عێراقی نەک ساڵەکە بەڵکو 6 مانگی تریشی ئەچێتە سەر ئەنج هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بکرێت بۆیە ئەم بڕیاری محکەمەی فیدرالی گرفتی بۆ هەرێمی کوردستان زۆر دروست کردووە هەرچەند بەڕاستی قسەکردن لەو بابەتە ناچێتە سەلاحیەتەکەی محکەمەی فیدرالی کە لە دەستوری عێراقیە هاتووە. باشە مادام ئەگە وسایە ئەو بڕیارە دادگەها فیدرال دەرحەقی نادەستوری بوونا درێژبوونا خۆڵە پێنجەمە پەرلەمانی کوردستانی دە ئەسڵی خۆدا دەستوریە کو دبنگهەیە خۆدا ئاواکردنەوێ محکەمێژی دە دەستورە عێراقیدا و لە گوڵی دەستوری عێراقی نەبووە. خۆی ئەوە مشکلەکەیە بەس چێ ئەو قسەی ئەسەلمێنێ بێگومان ئێمەیەکی لە گرفتەکان کە لەگەڵ محکەمەی فیدرالیە هەیە ئەوەیە محکەمە کاتێک کە بڕیارێک دەرەکە بڕیارگەی کۆتاییە کەس ناتوانێت مناقەشەی بکات کەس ناتوانێت تاعنی لێ بدە ئەگەر خودی محکەمەی فیدرالی بڕیارەکە بەو شێوە بێ بۆ ئەو ئەمە گرفتە بەڕاستی ئەگەر بێت و قانونەکە ئەو یاسایی کە دەری ئەو حکومەی ئەمڕۆ کە دەری کردووە محکەمەی فیدرالی ڕاستە لە ئەخیرە یەکێ لە لایەکانی هەرێمی کوردستان ئەوەندە زەرمەند نییە لەو بڕیارە بۆ نمونایکی لەوانە پارتی دیموکراتیان لەوانەیە ئەوەندە زەرمەند نەبێت لە ئەنجامدانی هەڵبژاردن و یاخود بڕیارەکەی محکەمە بەڵام بەڕاستی بۆ هەرێمی کوردستان ئەوەندەیان بەجێ هێشتووە ئەگەر بڕیارەکە بخوێنیتەوە بە ناوەخن لە ناوەڕۆکی بڕیارەکەیە چەندان مەسلەیەکی هەیە کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانی یەکێک لەوانە ئەوەیە کە محکەمەی فیدرالی ماف بە خۆی ئەدا قسە لە هەموو کارێک لە هەموو هاوکێشەیەکی هەرێمی کوردستانە بکە ئەگەر بێت و شتەکە فیدرالیش نەبێ یعنی محکەمەی فیدرالی کەی ئەتوانێ قسە لە ئیشوکاری هەرێمە بکە ئەگەر هات و یەکێک لە پرینسیپەکانی فیدرالی پێشێل کرا ئەمە توانێت قسەی تیا بکە بەڵام ئەگەر تۆ تەفاسیری بڕیارەکە بخوێنیتەوە هەسەکەی محکەمەی فیدرالی تەدەخولی چەندان ئیشەکە کە نە ئیشی محکەمەی فیدرالیە و نە ئیشی محکەمەی ئیداری فیدرالی ئاما جاکەواتە ئێمە لە بەردەم جۆرێکی تراین جۆرێک لە مۆدیلی قەزایی دروست بووە کە لەسەر ئاستی محکەمەی فیدرالی دەست دەخاتە ناو هەموو شتەکان واتێ هەر شتێک لە هەرێمی کوردستان ئەتوانێت لەوێت داوایەک قەید بکرێت هیچ بەهایەک هەوڵ ئەدەن بۆ ئەوە نەهێڵنەوە کە هەرێمی کوردستان وەک ئیقلیمێکی فیدرالی تەعاملی لەگەڵ بکرێت. بەڵێ لە نێو بڕیارەکەدا شوبهاندنی پەرلەمانی عێراق و هەرێمی کوردستان هەر خۆی لە خۆی ئەمە هەڵەیەکی یاسایی نییە؟ خۆی بێگومان ینی کاتێک کە تۆ باسی فیدرالی بەسڵام ئەوان لە مەبدەی تەداولی سلمی لسوڵتە لەگەڵ مافی هاوڵاتیان بۆ دەنگدان مەسەڵەن عەدەمی استیقرار ئەمانە شوپاندویانە بەس خۆی لە خۆیە ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ڕاستە ئێمەش لەگەڵ ئەوەدا نەبووین کورد زۆربەی زۆری هەموو پارتە سیاسیەکان لەگەڵ تەمدیدی پەرلەمان نەبوون ئەم حقایقە هەموو کەس دەزانە بەڵام تەنها یەک حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ تەمدیدی پەرلەمانە بوو بۆ ئەوەی وەزعەکە بە استیقراری بمێنێتەوە ئەو بڕیارە درا بەڵام لە هەمان کاتیشە کاتێک کە ئێمە بڵێن لە هەرێمی کوردستان هەڵبژاردن کەیسێکی هەرێمیە کەیسێکی فیدرالی نییە بۆیە بۆ نمونە ئەتوانی محکەمەی دەستوری قسەی لەسەرەوە کردا کاتێک هەڵبژاردننی پەرلەمانی فیدرالی ئەکرێ ئەمە ئەتوانێت بەس ئەوی تر کەیسێکی ترە کە ئەبوایە لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێ و ئەو بڕیارە لە محکەمەی فیدرالیەوە دەرنەکرێت. باشە ئایا کوردستان چاوە دشێتن خۆشڤان بڕیارێن نەشەرعی و دەستوریên دادگەها فیدرال بپارێزیت ژڕۆیە یاسایی و دەستوری؟ بێگومان ئێمە گرفتەکەمان ئەوەیە کاتێککە محکەمەی فیدرالی بڕیارێک دەردەکە ئێمە ناتوان ینی بڕیارگەی کۆتاییە تاعنی لێ نادرێ چارەسەرەکە هەر ئەوەیە بە زووترین کە باشترین چارەسەر بۆ ئەم مەرحەلەیە ئەوەیە هەرێمی کوردستان ناڕازایەتێک خۆی هەبێت کە دادگای دەستوری بەڕاستی مافی ئەوەی نییە لە هەموو کایەکی ناو هەرێمی کوردستان کە شتێکی داخلی بپی مادەی 121 دەستور ناتوانێت تەدەخولی بکە ئەمە یەک دەبێت ئەو پەیامە بگە پەیامی دووهەم ئەوەیە کە ئەبێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە زووترین کات تەنسیخ بکەن لەگەڵ مەسەڵەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی بەغا بە زووترین کات یاخود بڵێن 11 چۆن هەڵبژاردنەکە لە هەرێمی کوردستانیش هەڵبژاردن بکرێ ئەمە باشترین چارەسەری ئەو مەرحەلەیە
و ئەو ململانی ئەو ململانی سیاسی و ئەو فراغە تەشریعی کە لە کوردستانی شا دروستە بێ ئەو کاتە نامێنێت. بەڵێ دکتۆر سەردار قادر بسپورە دەستوری گەلێک سپاس بخێراتی بەخێراتی دکتۆر دەستان سپاس.